لە نووسراوێکی فەرمیدا کە بۆ پەروەردە گشتیەکانی هەرێمی کوردستان نێردراوە، وەزارەتی پەروەردە داوایان لێ دەکات لەسەر ئاستی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەکان لیژنەیەک پێک بهێنن بۆ لێکۆڵینەوە لە تابلۆی ناوی گشت قوتابخانەکان و ئەو ناوانەی نەشیاون بیانگۆڕن. بە بڕیاری جەنابی وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاردرا بۆەوەی کە لیژنە لەسەر ئاستی پارێزگاکان پێک بهێنرێت بۆ ئەوەی کە ئەو قوتابخانانەی کە ناوی کەسی یاخود کۆمەڵێک ناویان لێنراوە کە ناوەکان گونجاو بوو لەبار نین. لە نووسراوەکەی وەزارەتی پەروەردەدا هاتووە تێبینی دەکرێت ناوی چەند قوتابخانەیەک شیاونین و دوورن لە چەمچی پەروەردەیی و بەمەبەستی کەسی ناو لە قوتابخانە دەنرێت. ئاماژە بەوە کراوە لەمە دووە لە ڕێگەی لیژنەی تایبەتەوە ناو لە قوتابخانە دەنرێت و هیچ کەس نابێت ناو لە قوتابخانە بنێت، تەنها دەتوانن پێشنیار بۆ لیژنەکە بکەن بە پێچەوانەوە بەرپرسیار دەبن. ئەو بڕیارەی وەزارەتی پەروەردە هاوکاتە لەگەڵ ئەوەی بەشێک لە قوتابخانەکانی سەر بە پەروەردەی گشتی هەولێر ناوەکانیان کەسین و ناوی عەرەبیش بەدی دەکرێت. ئەگە ناوی چیایە ناوەکان لێندرا، ناوی شاخەکان و چیاکان دانرا، ناوی گوندەکانە، ناوی شاعیرەکانە، ئیتر هەوڵ دەدرێت ناوی وا لە قوتابخانە بدرێ کە لەگەر چەمشی پەروەردەیی بگونجێ، ئیتر هەموو ناوەکان لە ڕێگای ئەو لیژنەیە و لەوانەیە زۆر ناوی شەبی دووبارە بی، یعنی ناو هەیە ئێستا لەوانەیە لە سنووری پەروەردەی قەزایەکەی ئەو قوتابخانەیە لە سنووری دوو پەروەردەی قەزایان پەروەردەیەکی تری قەزاش هەمان ناو دووبارە بوویت. لە سنووری پارێزگای هەولێر 2192 قوتابخانەی ئامادەی و بنەڕەتی هەیە کە 533,074 خوێنکار تێیاندا دەخوێنن. ژیراس عەبدوڵڵا، NRT هەولێر.